یانەی ئەمانەی بەغدا بە مەبەستی ئەنجامدانی کەمپێکی مەشق و ڕاهێنان ڕووی لە هەولێر کردووە. تیپەکە ئەم وەرزە بە کۆمەڵێک کەم و کوڕیەوە چوەنێ و خولی نایەبی عێراق لە ڕووی ئامادەکاریەوە وەک پێویست ئامادە نەبوون و یارزانە پیشەگەرەکانیشیان درەنگ پەیوەندیان بە تیپەکەەوە کرد. هەر بۆیە لە دوو یاری سەرەتایان بە هەولێر و شۆڕتە دۆڕان و لە کۆتا یاریشیان لە نەفتیان بردەوە. لە ڕێگەی ئەم کەمپە مەشقەوە ڕاهێنەری یانەکە بە نیازە کێشەکانی تیپەکەی چارەسەر بکات. شوف البداية المتلكئة كانت متوقعة بالنسبة لنا يعني قصر فترة الإعداد ئەوەی ڕوویدا لە سەرەتاوە چاوەڕوانم دەکرد چونکە ماوەی خۆ ئامادەکردن کەم بوو ئاستی تیپ باش نەبوو تیر و پشکیش لە بەرژەوەندی ئێمە نەبوو چونکە تیپە بەهێزەکان ڕوبەڕوومان بوونەوە وەک شورتەی پاڵەوان و هەولێری ئازبەرز و وە نەفتیش بە هەمان شێوە خاوەن ئەزمون و یاریزانی باشیان هەیە 30 بۆ 35 ڕۆژ ماوەیەکی تەواو نەبوو بۆ ئامادەکاری تیپەکەمان کە 6 مانگ لە خول و ڕاهێنان و یاری وەستا بوو ئێستا ئەمە دەرفەتێکی باشە تاوەکو بەشێکی یاریزانەکان باشتر ئامادە بن لەگەڵمان چونکە درەنگ پەیوەندیان بە تیپەکەوە کردووە هاتووین بۆ هەولێر دوو یاری دۆستانە ئەنجام دەدەین پیشەگەرەکان پێویستیان بەوەیە لەگەڵ تیپەکە خۆیان بگونجێنن هەتا یاریزانە ناوەخۆیەکانیش پێویستیانە کەمپە مەشقەکەمان بۆ لایەنی جەستەیی و هونەری هەتا دەرونیش سوودی زۆر دەبێت. قسم من اللاعبين بالأخص اللي التحقوا ويانا فترة أخيرة يعني قبل بداية الدوري. سەرهەنگ موحسین گۆڵپارێزی پێشوویانەی هەولێر و برایەتی ئێستا گۆڵپارێزی سەرەکی تیپەکەیە و پارێزگاری لە گۆڵەکەی یانەکەی پایتەختی عێراق دەکات. ئاماژە بەوە دەکات لەگەڵ تیپەکە دڵخۆشە و ئەگەر پێشتر بیزانایە ئەو گرینگە زۆرەی لەوێ پێی دەدرێت زووتر ڕووی دەکردە یانەکانی ناوەڕاستی عێراق. ئەو سەربازگە مەشقیەش چاکردنەوەی تیپەکەیە هەم لە ڕووی توانای جەستەیی و چمان نەقسە هەم لە ڕووی پێکهاتەوە کە لە سەرەتاوە لە یاریە دۆستانەکان ژان پێکاتەکی جێگیرمانەوە بەهۆی ئەو کێشەی درەنگکەوتنی یاریزانەکان ئەنی ئینشاءڵڵا ئەو چەند ڕۆژێکە لێرەی دەبتە ئەوەی کە هەم پێکاتەکە جێگیر ببی و هەمیش توانای جەستە یاریزانەکان باش بتەوە. وڵا الحەمدولیلا زۆر دڵخۆشم باسم کرد کە من ناڵێم ینی ئەو ساڵانی کە لەگەڵ هەولێر بوومە ناخۆش بوو بەس ئەگەر بمزانی بە ئەو کەش و هەوایە هەیە لە بەغدا یان ئەو گرنگجی پێدان و ئەو زەجێ ئەعلامیە کە لە بۆ یاریزان هەیە لەوێندەر ینی خۆشتر بووم 5 ساڵ پێشەستا ینی لێو بامە و زۆر خۆشحاڵم الحەمدولیلا لەگەلیان. یانی ئەمانەی بەغدا بۆ ماوەی 6 ڕۆژ لە هەولێر دەبێت ڕۆژانە لە دوو کاتی جیاواز مەشقەکانی ئەنجام دەدات بەیانیان و ئێواران دوو یاری دۆستانەش بەرامبەر پێشمەرگەی هەولێر و هەولێر ئەنجام دەدات دواتر دەگەڕێتەوە بەغدا بۆ تەواوکردنی ئامادەکاریەکانیان بۆ یاریەکانی داهاتویان لە خولی نایابی عێراق. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.